ئامانجی CIA لە ئێران دوای کوشتنی خامنەی چییە؟ ئامادەکردنی هاوڵاتی. بەرپرسێکی پێشووی هەواڵگری ئەمریکا دەڵێت چالاکیەکانی ئاژانسەکەیان لە ئێران لە ئاستێکی زۆر بەرزدایە. بە جۆرێک کوشتنی عەلی خامنەی دەرەنجامی کاری دەیان ساڵی CIA بووە و دواتر وردەکاری زانیاریەکانی داوەتە سوپای ئیسرائیل بۆ جێبەجێکردنی هێرشەکە. بە پێی هەڵسەنگاندنەکانی ئەو لێپرسراوی پێشووی CIA لە ئێستادا ئاژانسەکە لە ئێران کار لەسەر دوو ئامانجی گرنگ دەکات. هاڵپشتیکردنی ئەو گروپانەی دژی دەسەڵاتی ئێستا و پاکتاوکردنی سەرکردەکان. ماڵپەڕی ڕۆژنامەی ئایپەیپەری نیوزی بەریتانی لە ئازاری ستیڤن کاش بەرپرسی پێشووی ئاژانسی هەواڵگری ئەمریکا CIA ڕایگەیاند لەو بڕوایەدانیم گۆڕینی حکوومەت و لە ناوبردنی باڵەکانی دوو ئامانجی جیاواز بن. لە واقعدا بڕینی باڵەکانی حکوومەتی ئێستا یەکێکە لە استراتیژیەکانی واشنگتن بۆ گۆڕینی ڕژێمەکە. ڕۆژنامەکە بڵاوی کردووەتەوە CIA بە هاوکاری لەگەڵ دەستگای هەواڵگری ئیسرائیل موساد سەرچاوە و سیخوڕەکانیان لە نێو ئێران بەکاردەهێنن بۆ دیاریکردنی شوێنی ئەو سەرکردە حکومی و سەربازیانەی تا ئێستا ماونەتەوە. لای خۆیەوە کینێس کاتزمان شرۆڤەکاری کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کۆنگرێس و ئەندامی پێشووی CIA پێشڕاستی کردەوە. دەستگاکەیان خاوەنی تۆڕێکی فراوانی سیخوڕە لە نێو ئێران. هەروەها خاوەنی هۆکارەکانی چاودێری ئەلکترۆنی و مانگە دەستکردەکانە بۆ چاودێریکردنی جموجۆڵی سەرکردەکان و بەرنامەی ئەتۆمی وڵاتەکە. ئایپەیپەر نیوز دەڵێ CIA ڕۆڵێکی سەرەکیش دەگێڕێت لە پشتیوانیکردنی هێزەکانی ئۆپۆزیسیۆن بۆ دامەزراندنی سیستەمێک کە هاوتەری بێ لەگەڵ بەرژەوەندەکانی ئەمریکا لە نێو ئێراندا. ئێستا گفتوگۆکان لەسەر چۆنیەتی گەڕانەوەی ڕەزا پەهلەوی کوڕی شا محەممەد ڕەزا پەهلەوی پێشووە بۆ ئێران و دروستکردنی پێگەیەکی جەماوەری بۆی چڕ بوونەتەوە. لە راپۆرتەکەدا هاتووە بەڵام دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا چانسی سەرکەوتنی بۆ کەسێک کە لە دەروی وڵاتەکە بێت کەم کردوتەوە بەراورد بە کەسایەتیەک کە لە ناو خۆدا بێت. ترامپ لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ڕۆیترز ڕایگەیاند پەهلەوی وەکو کەسێکی زۆر باش دەردەکەوێت، بەڵام نازانم ئایا گەلی ئێران سەرکردایەتەکەی قبول دەکات یان نا. باپەی ڕۆژنامە بەریتانیەکە CIA ڕوبەڕووی ئاستەنگێکی ڕاستەقینە بووەتەوە بەهۆی ئەوەی تا ئێستا نەیتوانیوە لەسەر ئەرزی واقع هێزێکی جێگرەوە بۆ ڕژێمەکە بدۆزێتەوە کە واشنگتن پەسەندی کردبێت.